تفضيل بعض الشرائح على الآخر، وهذه الظاهرة إلغاء هذه القوائم التي تم الإعلان عنها لا يهموان ئاشکرایە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووکەوە لیستێکی ناوی دامەزراوان بڵاو کرایەوە کە بەهۆی بوونی چەندین نادادی و گەندەڵی هەرزوو کاردانەوەی جیاوازی لێکەوتەوە. لەو ڕوانگەوەی ئێمە وەکو ئەنجومەنی باڵای مامۆستایانی دانەمەزرا و کە نوێنەرایەتی هەزاران مامۆستای دانەمەزراوی کورد دەکەین لە شارەکەمان لە ڕێگەی ئەم بەیاننامەیەوە هەڵوێست و داواکاریەکانمان بۆ ڕای گشتی و لایەنە پەیوەندیدارەکان دەخەینە ڕوو. ئێمە لە ڕوانگەی بڕوابوونمان بە وتەیە کە دەڵێت ماف نادرێت بەڵکو دەسێنرێت دامەزراوین. مەبەستمانە مافی مامۆستایانی دانەمەزراوینەتەوەکەمان بەدەست بهێنینەوە و لایەنە پەیوەندیدارەکان بهێنینە سەرخەت تا بەر بەو ناداد پەروەری و گەندەڵیەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە بگرن، چونکە ئەو بەڕێوەبەرایەتیە کە ناوەندێکی بەرزی پێگەیاندنە لەبری برەودان بە کەرتی پەروەردە کراوەتە ناوەندێک بۆ گەندەڵی و بەرتیل و ڕازیکردنی دڵی چەند لایەن و کەسایەتی و عەشیرەتێک کە ئەمە خۆی لە خۆیدا تاوانە لە دەستگایەکی پەروەردەی وەها گەورەدا ئەوانە بەدی بکرێت. بۆیە وەکو ئەنجومەنی باڵای مامۆستایانی دانەمەزراوی کورد ئەم داواکاریانە دەخەینە ڕوو. یەکەم، هەڵوەشاندنەوەی بێ قەید و شەرتی ئەو لیستەی دامەزراندنی پەروەردە ڕایگەیاندووە. دووهەم، دابەشکردنی پلە وەزیفەکان بە پێی ڕێژەی نەتەوەکان بێت. باشترین پێوەریش بۆ دیاریکردنی ئەو ڕێژانە دوایین دەنگی هەڵبژاردن بکرێتە پێوەر، واتە نەتەوەکەمان لە 150 پلە وەزیفەکانی بۆ دابین بکرێت. سێهەم، هەموو پلە وەزیفەکان بە شێوەیەکی مەرکەزی بێت و دابەشکردنی لە نێوان قەزا و ناحیەکان نەمێنێت، چونکە بەو هۆیەوە دانەمەزراوانی ناوشار چانسی دامەزراندن کەمتر دەبێت بۆیان. هەروەک دەزانین لە ساڵی 2016دا 300 پلە وەزیفی بۆ دامەزراندن لە قەزا و ناحیەکان بەخشراوە. هەر لێرەشەوە پەیامێک ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین و پێیان دەڵێین کە ئێمەی غەدر لێکراوان چاوەڕوانی هەڵوێستی جددی توندی ئێوە بووین تا ببنە داکۆکی کارمان و نەهێڵن ناعەدالەتیمان بەرامبەر بکرێت. بەڵام بەداخەوە ئێوەش بێدەربەست لەوەی کەچی بەسەر هاونیشتیمانیانی کوردی کەرکووکی خۆشەویست دێت تەنها تەماشاکارێک بوون و هیچ هەڵوێستێکی جددیتان نەبوو، وەک چۆن ماوەی 2 ساڵ و نیوە لەوەتەی نەوتەکەمان نەماوە بە یەکجاری جێتان هێشتین و لەبیرتان کردوین بەلاتانەوە قورسە لە ڕێگەی پەیوەندەکانتانەوە ناعەدالەتی بەرامبەر هاوزمانەکانتان لە کەرکووک قبوڵ نەکەن. بۆیە ئێوەش و هەمووان دڵنیا دەکەینەوە کە ئەوە ئێمەین دەبینە داکۆکی کاری مافخوراوان تا بەدەست هێنانەوەی مافی دەرچۆکانمان لە هەوڵەکانمان بەردەوام دەبین. لە کۆتاییشدا هەموو لایەک ئاگادار دەکەینەوە گەر لە ماوەی 48 کاتژمێری داهاتوودا چارەنووسی ئەو دامەزراندنە یەکلایی نەکرێتەوە و داواکارەکانمان لە بەرچاو نەگیرێت، ئەوە خۆپیشاندانی سەرتاسەری لە کەرکووک ڕادەگەێنین و نووکی کەڵەمەکانمان دەکەینە دڕک بۆ چاوی هەر کەسێک و هەر نەتەوەیەک کە بیانەوێ غەدر لە دەرچوانی نەتەوەکەمان بکەن.